14 ساڵ لەمەوبەر و لە شەوی 21 لەسەر 22 ئاداری 2003 هێرشێکی موشەکەی ناڕەوا لەلایەن ئەمریکاوە کرایە سەر بارەگاکانی کۆمەڵی ئیسلامی لە خوڕماڵ و دەوروبەری کە بەهۆیەوە دەیان پێشمەرگە و فەرماندە شەهید و بریندار بوون. شەڕی نێوان یەکێتی نیشتیمانی و ئەنساڕول ئیسلام کە تا بەهاری 2003 درێژەی کێشا بەردەوام مەترسی بوو بۆ سەر کۆمەڵی ئیسلامی. موشکبارانکردنی بارەگاکانیشی یەکێک بوو لە ئەڵقەی ئەو زنجیرە هەوڵانەی دەدران بۆ تێوەگلانی کۆمەڵ لەو شەڕە نەخوازراوەی یەکێتی نیشتیمانی و ئەنساڕول ئیسلام. سەرکرداتی کۆمەڵی ئیسلامی دەیزانی ئەم شەڕە هەویرێکە ئاو زۆر دەکێشێت، بۆیە ماوەیەک لە هەوڵدا بوو بەر لە هەر ڕووداوێکی نەخوازرا و تێوەگلانی لە شەڕ میانگیری لە نێوان هەردوو لانی شەڕکەر بکات و هەوڵی چارەسەرکردنی کێشەکان بدات، بەڵام بێ ئەنجام بوو. دواتر ویستی بۆ خۆپاراستن لە پریشکی ئەم شەڕە لەگەڵ یەکێتی بگاتە ڕێککەوتن و سنوورەکە چۆڵ بکات، بەڵام لەگەڵ یەکێتی نیشتیمانی لەسەر ئەم شوێنەی کە کۆمەڵ دەیویست بارەگاکانی بۆ بگوازێتەوە پێک نەهاتن. هەر لە سەرەتای دەستپێکی هێرشەکانی ئەمریکاش بۆ سەر عێراق ئاشکرا بوو بنکە و بارەگاکانی ئەنساڕول ئیسلام بەرپەلامار دەکەون، لەبەرەوەی ئەمریکا ڕایگەیاند بوو سەدام حوسێن پەیوەندی لەگەڵ سەرانی قاعیدەدا هەیە. هەروەها کۆڵن پاول وەزیری دەرەوەی ئەمریکا لە نەتەوەی گرتوەکان ڕایگەیاند کە ئەنسار خاوەنی کارگەی بەرهەمێنانی چەکی کیمیاییە لە خوڕماڵ. هۆکارێکی دیکەش ئەوە بوو بە پێی زانیاری ئەوان هەندێک لە موجاهیدینی عەرەب و ئەفغانی کە لە ئەفغانستانەوە هەڵاتبوون هاتبوونە سنووری ئەنسار و لە بیارە و دەوروبەری. کۆمەڵی ئیسلامی بۆ ڕەتکردنەوەی ئەو زانیارانی باسییان لە بوونی چەکی کیمیایی لە خوڕماڵ دەکرد. ژمارێک ڕۆژنامەنووسی کەناڵە عەرەبی و جیهانیەکانی بانگشتی سنوورەکە کرد بۆ ئەوەی ڕاستیەکان ببینن. دیارە هەندێکیان پەیوەندیان بە دەستگا هەواڵگریەکانەوە هەبوو. لە ڕێگەی GPS-ئەوە شوێنی بارەگاکانی کۆمەڵیان دیاری کرد بوو. دواتریش هەموو ئەو بارەگایانە بەر موشەکەوتن کە ڕۆژنامەنووسەکان سەردانیان کرد بوو. تەنها پاش 2 ڕۆژ لە دەستپێکی هێرشەکانی ئەمریکا بۆ سەر عێراق هێرشەکانیش بۆ سنووری هەورامان دەستی پێکرد کە پەلاماری یەکەم بۆ سەر بارەگاکانی کۆمەڵ بوو لە گوندی ئەحمەداوە لە شەوی 21 لەسەر 22 ئاداری 2003 لە کاتێکدا ئێوارەی 23 نووسراوێکی مەمجەلەل تاڵەبانی دەگاتە دەستی مامۆستا عەلی باپیر کە ئاگاداری دەکاتەوە ئەمشەو لە ئەنسار دەدرێت و ئێوە ئاگاتان لە خۆتان بێت کە کۆمەڵ ئامادەکاری کرد و هێزەکانی ئاگادار کردەوە، بەڵام با شێوەیەکی چاوەڕوان نەکرا و کۆمەڵ یەکەم جار و بەر لە ئەنسار موشک باران کرا. لەو هێرشە ناڕەوایە سەرەتا بنکەی هێزی ڕاپەڕین و دواتر بارەگای مەکتەب عسکەری و بنکەی هێزی سەفین لە ئاوایی ڕۆستەمبەگ و پاش ئەوانیش بە چەند خولەکێک بنکەی هێزی بەدر لە بەرزایەکانی سێداران بەر موشکباران کەوتن و لە ئەنجامدا 43 فەرماندە و پێشمەرگە شەهید و هەروەها نزیکەی 56 پێشمەرگەی دیکەش بریندار بوون. بۆ شەوی دواتر نووسراوێکی دیکەی مەمجەلەل تاڵەبانی گەیشتە دەستی مامۆستا عەلی باپیر کە تێیدا هاتبوو ئەگەر ئێوە بتانەوێت بگوازنەوە و لە ناوچەکە نەمێنن لەگەڵ ئەمریکەکان قسە دەکەم هێرشەکانیان ڕابگرن. لە ئێوارەی 24 سی 2003 سەرکردایەتی کۆمەڵ بە ئامادەیی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی و مامۆستا عەلی باپیر بڕیاری چۆڵکردنی ناوچەکە و ڕۆیشتن بۆ دارەشمانیاندا. بەم بڕیارە ژیرانەش جارێکی دیکە کۆمەڵی ئیسلامیان لە هەوڵی نەگریسی تێوەگلانی لا شەڕێکی نەخوازرا و پاراست. ئەوەی جێگەی سوپاسە لەلایەن هاوڵاتیانی پشدەر و بتوێن بە تایبەتیش دارەشمانەوە بەدەمەوە هاتن و پێشوازەیەکی گەرم لە هێزەکانی کۆمەڵی ئیسلامی کرا. تا ئێستاش کۆمەڵی ئیسلامی ئەو پەلامەرە بەستەمێکی گەورە بۆ سەرخۆی دەزانێت و بەردەوام لە هەوڵدایە بۆ وەرگرتنی قەرەبووی قوربانیەکانی لە ئەمریکا.